پارێزگاری سەلاحەدین سەردانی قەزای خوڕماتووی کردو لەگەڵ مەلاکەری وشکور ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەڕێوەبەری فەرمانگەکانی قەزاکە کۆبووە. لە کۆبنەوەکەدا کێشە و گرفتەکانی قەزاکە خرانە ڕوو. هاوکات کێشەی پرۆژە تاوانەکراوەکانی خوڕماتوش گفتوگویان لەبارەوە کرا. التقينا بالإخوان رؤساء الوحدات الإدارية وهذا هو الاجتماع. چاومان کەوت بە بەڕێوەبەری فەرمانگەکان و بەوردی باسمان لە کێشە و گرفتەکان کرد. گرنگترین بابەت ئەوەیە کە بەردەوام بین لە پرۆژە خزمەتگوزاریەکان و چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و لە هەمووشی گرنگتر خوڕماتوو پێویستی بە ئاوەدانی زیاترە و هەنگاوی داهاتوومان فراوانکردنی خزمەتگوزاریەکانە بۆ خەڵکی خوڕماتوو بێجیاوازی و ناوی پارێزگارەکەی ئەم هاتنە بۆ خۆی هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی جارێکی تر ئەو پرۆژانەی کە وەستاون و ئەو پرۆژانەی کە پەیوەندی ڕاستەخۆیانەیە بە دانیشتوانی شارەوە بەسەر بکاتەوە. من پێم وایە ئەمە سەرەتای قۆناغێکی تازەیە و ئەم پارێزگایە تازەیە ڕاستیە هەنگاوی باشەنە. پێم وایە ئەو پرۆژانەی کە وەستاون هەنگاوی باشییانێ من ناڵیم هەمووی جێبەجێکرێ، بەڵام لەسەر ئەوانە وەستێ و ئەنجامێکی باشی